خوای گەورە و میهرەبان هەڕەشەیەکی زۆر زۆر گەورە دەکات لە ئەو کەسانەی کە ئەم تاوانە ئەنجامەدەن، کە ئەمڕۆ بەداخەوە ڕۆژانە ئەم تاوانە دەبیستین و دەیبینین. خوای گەورە و میهرەبان دەفەرمێ ومن يقتل مؤمنا متعمدا، هەر کەسێک باوەڕدارێک بکوژێت بە عەمد و بە ئەنقەست، پاداشتی چییە؟ 5 سزای گەورەی بۆ دانراوە. کەسێکی موسڵمانە شایەتمان دەهێنێ، ئیتر هەر ناوێکی هەیە، هەر زمانێکی هەیە، کوردە، عەرەبە، فارسە، ئینگلیزە، تورکمانە، هەر کەس گرنگ ئەوەیە ئیماندار بێ. هەر کەسێک باوەڕدارێک موسڵمانێک بکوژێت بە ئەنقەست، فجزاؤه جهنم، یەکەم سزایەکە خوای گەورە پێی دەبەخشێ پاداشتەکەی دۆزەخە، چوونە ناو ئاگرە. دووەم عقوبە خالداً فيها، بە هەتاهەتایی لە دۆزەخدا دەبێنێتەوە، وغضب الله عليه، خوا غەزەبی لێ ئەگرێ، ولعنه، خوا نەفرەتی لێ ئەکات، لعنەتی لێ ئەکا، وأعد له عذابا عظيما، خوا عذابێکی زۆر گەورە و بە ئێش و بە ئازاریشی بۆ داناوە. ئەم 5 سزایە بۆ ئەو کەسەیە کە خەڵکی بە ئەنقەسە کوژێ. بۆیە ڕوو دەکەم ئەو کەسانەی کە خەڵکی دەکوژن لە پێناو زەویەکە کە پێش تو هەزارا خاوەنی هەبووە، ئەو کەسانەی کە لەسەر پوش و گژ و گیا و لە وەرگا خەڵکی دەکوژن، ئەو کەسانەی لەسەر پارە و پول، پارەیەکی کەم یا زۆر خەڵکی دەکوژن، ئەو کەسانەی کە لەسەر مشتومڕ و مناقەشەیە خەڵکی دەکوژن، دەمەقاڵەیە، ئەو کەسانەی کە لەسەر لێدانێ کەسێک زلەیەکی لە کەسێک داوە دەیکوژێ، جوێنێکی پێداوە، بەو کەسانش دەڵێم کە کابرایەک خۆپێشاندانێکی کردووە فەقیرە، هەبوو هەر شتێک بێ، من لەگەڵ ئاژاوەدا نیم، لەگەڵ توندوتی ژیانین، لەگەڵ هیچ کەسێکە، بەڵام ئەو کەسەی کە خۆپێشاندانێکی کردووە لەولاوە کەسێک دەیکوژێت. ڕوو دەکەمە ئەو کەسانەی کە لە پێناو حیزبێکە، لە پێناو بەرپرس و مەسوولێکە، لە پێناو عەشرەتێک و دەمارگیریە بۆ عەشرەت و خزمێکە، ئامۆزامە، سەری خۆمی لەسەر دانێم، ئامۆزاتە ناحەق بوو سەری خۆتی لەسەر دامەنێ، پورزاتە براتە هەر کەسێک ناحەقە ناحەقە، ئامادەمە بە لە پێناو هیچ کەسێکە خەڵکی بکوژی، خوێنی خەڵکی بڕژێنی. بۆیە ڕوو دەکەمە ئەو کەسانەی لەسەر تەلاقدانێک، لەسەرەوەی کابرا ژنی دۆمی هێناوە دەیکوژن، ڕوو دەکەمە ئەمانە و ئەوانەی تریش کە باسم نەکردووە دەڵێم خوا 5 سزای بۆتان داناوە ئەگەر لە پێناو ئەم شتانەدا ئێوە خەڵکی بکوژن، چونکە ئەوە حەق نییە. نەڵێ عەرزەکە من داکێت لێی کوژم، خوا پاداشتی بە جەهەنەم و بە سەرشۆڕی و بە نەفرەت و بە لەعنەت و بە غەزەب بە عەزابێکی بە ئێش و ئازارداناوە بۆ ئەو کەسانی کە لە پێناو دونیادا دەچێت کەسێک دەکوژێت، خوێنی دەڕژێنێ، کۆمەڵێ مناڵ هەتیو دەکات، ئافرەت بێوەژن دەکات، جەرگی دایک و باوک دەسووتێنێ لە پێناو دنیایەکە، بۆی میراتی زیاتر کۆ بکاتەوە بۆ بکوزاوەکانی، ئەچێ دنیا و قیامەتی خۆی ڕەش دەکا و غەزەب و نەفرەتی خوا بۆ خۆی مسەوگەر دەکات. ئەوە 5 سزایە خوا دایناوە، هەر بڵێ خوا غەفور و ڕەحیمە. لەسەر پوشتێک لە ڕۆژی قیامەت ئەڵێ خوای لەسەر پوشتێک کوشتم، لەسەر زەویە کوشتم، لەسەر دەمەقاڵەیە، لەسەر ڕقێکی کۆن و کێشەیەکی کۆن، دڵنیا بەخوا غەزەبت لێ ئەکرێ. وەڵڵاهی ئیماندار موسڵمان کەوتی شایەتمانی هێنا، وەڵڵاهی خوێنەکەی ڕێز و حرمەتەکەی لای خوای گەورە زۆر لە کەعبەش پیرۆسترە. وەڵڵاهی ئەگەر کەعبە بڕوخێنی بەرد بە بەرد، شۆفڵی لێ بدەی، حەفارەی لێ بدەی، دەقاقی لێ بدەی، هەمووی بتەقێنی، مزگەوتەکەی کەعبەش هەمووی بڕوخێنی، مزگەوتەکەی پێغەمبەری خوایش صلی الله علیه وسلم، مزگەوتی قودس و هەموو مزگەوتەکانی دنیاش بڕوخێنی، یەک بە یەک هەمووی بتەقێنیتەوە، بەقەد ئەوە گوناح نییە موسڵمانێک بە ناحەق بکوشی لەسەر پوش و پەڵاش و دنیایەک و عەرزێکی کاولبووی دەشتێک دێک، ئەچی خوێنی موسڵمانێک دەڕژێنی، چی قیمەتێکی هەیە؟
پێش 2000 خاوەنی هەبووە. گوێ بگرین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە. ئیمامی عەبدوڵای کوڕی عومەر دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە دەوری کەعبەدا تەوافی دەکرد. کەعبە فەرمووی ماشەڵڵا تۆ چەندە گەورەی، چەندە گەورەی، چەندە بۆن خۆشی، چەندە پیرۆزی لای خوای گەورە، چەندە گەورەی ئەی کەعبە لای خوای گەورە. بەڵام فەرمووی والذي نفس محمد بيده صلى الله عليه وسلم لحرمة المؤمن عند الله أعظم حرمة منك. سوێن بەو خوایەکە گیانی محەممەدی بەدەستە صلى الله عليه وسلم. ئیماندار لای خوای گەورە لە تۆ بەڕێزترە، لە تۆ گەورەترە. حرمەتی ڕژاندنی خوێنەکەی کە حرامە بۆیە وا نەزانی تۆ کاتێکە لەسەر شتێکی دنیایی و لەسەر دەشت و دەرێک، لەسەر دێیەک، لەسەر ئەرزی دێیەک، کاولەیەک ئەچی خەڵکی دەکوژیت، وەڵڵاهی وا بزانە هەموو دنیات کاول کردووە. حساب کە تۆ بە کوشتنی ئەو ئینسانە لەسەر دەمەقاڵەیە، لەسەر کێشەیەکی کۆن، بزانە تۆ تاوانی تۆ لە تاوانی ئەو کەسە گەورەترە کە کەعبە و مزگەوتەکان و هەموو دنیا وێران دەکات. وەڵڵاهی ئیماندار هەر کەسێک لە ئێمە کە ئێستا لێرەدا لە هەموو شوێنەکانی ترا، هەر کەسێک لە ئێمە ڕژاندنی خوێنەکەی لە وێرانکردنی کەعبە و مزگەوتەکانی ترش گەورەترە لای خوا، تاوانەکەی گەورەترە. ئامادەی کەعبە بڕوخێنن؟ هیچ پیاو کوشێک ئامادەیە بچێت کەعبە بڕوخێنێ؟ نەوەڵڵا، دەوەڵڵاهی ئەوەی تۆ دەکەی لە کەعبە ڕوخاندن خەتەرتر و ترسناکترە بە قیامەتت. بەسە ڕوو دەکەمە ڕیش سپیەکان بە تایبەتی. والله یەکێک لە هۆکارەکانی ئەم کوشتنە ڕیش سپیەکانی، ئەوانەی دەشت و دەرەڵێن ڕۆڵە بەرخی نێر بۆ سەربڕینە، هەر کەسێک غەڵەتی کرد کەلەی بتەقێنە. ئەمە زۆربەی ئەختیارەکانە کە نەسیحەتی مناڵەکانی خۆیان دەکەن. دەیەها کەس دێ بۆ لامان دەڵێ بەدەست باوکمانەوە بووینەتە پەناڵێ بڕۆن خەڵکی بکوشن لەسەر زەویەک، شوێنی خانوویەکی دەشت. خوا هەزار جار کاولیکە ئەگەر شوێنێکە بێتە شەڕی شوێنی شەڕ و ئاژاوە، خوا هەزار جار کاولیکە نەک جارێکیش. خوێنی مسلمان زۆر لە دێهاتەکان و لە ئەرزی دێهاتەکان و گوندەکان بەڕێزترە لای خوای گەورە. ڕیش سپیەکان پێتان دەڵێم تکاتان لێ دەکەم مناڵەکانتان هان مەدەن بۆ خەڵکوشتن. وەک باسم کوڕە دەیەها جار مناڵی ئێوە، کوڕی ئێوە بەرخ نییە، مرۆڤە، مرۆڤ بۆ سەربڕین نییە، بۆی عیبادەتی خوا بکە و کەسێکی باش بێ. دژمنداری بۆ مناڵەکانتان دروست مەکەن. دەڕۆی لەسەر زەویەک، لەسەر کێشەیەکی دێهاتێک، گوندێک، دەڕۆی مسلمانێک دەکوژی، دڵنیا بە تاوانەکەی تۆ لە ڕوخاندنی کەعبە گەورەترە. بەداخەوە لە پێناو عەشرەتێکە، لە پێناو حەیوان و ئاژەڵێکدا، لە پێناو ئاوێکدا، لە پێناو پوش و پەڵاشێکە، لە پێناو لە وەرگایەکە، لە پێناو عەشرەت و حیزب و مەسوول و هەر کەسێکا بێ، دەچی کەسێک دەکوژی؟ ئەی نازانی تاوانەکەی تۆ لە کەعبە ڕوخاندن خەتەرتر و گوناحترە؟ بەداخەوە زۆربەی ئێمە، زۆرێکمان ئەو تاوانانی کە ئەکرێ، ئەو قەتڵانەی کە ئەکرێ لە هەر شوێنێکی سەر زەویا کە گوناه و تاوان دەکرێ، خەڵکی دەکوژرێ، خەڵکی تاوان دەکات، ئێمە لەو تاوانە بەشدارین. لە ئەمریکا، لە بەریتانیا، لە وڵاتێکی تر عەرەبی کەسێ تاوانی دەکا و قەتڵێ دەکا و زینایە دەکا و شتێک دەکا، هەمومانە دەڵێن دەست خۆش، دەستی خۆش بێ، دەستی خۆش بێ، دەستی خۆش بێ. زۆرێکتان ئەوەتان هەیە. بڕستی کۆمنتەکان بکەن کەسێ دەکوژرێ جاری وایە بێتاوانە، ناکرێت لەسەر دەمەقاڵەیە خەڵکی بکوژرێ، ناکرێت لەسەر پارێکی بێقیمەت خەڵکی بکوژرێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەی ئەو کەسانەی کۆمنتە نووسن دەستخۆشیەکەن، ڕاستێکی خەڵکی وایە زۆر خراپە، بەڵام کوشتنی حەڵاڵ نییە کە تۆ بوتت دەستخۆش بۆ کوشتنی فڵان کەس، تۆ لەو قەتڵا بەشدار دەبیت، لە قەتڵەکە بەشداری، لەو زینایەدا بەشداری، لەو لێدان و زڵمەدا بەشداری، بەس بە دەستخۆشی. دەستخۆشی لە هەر تاوانێ بکەی، تۆ لەگەڵ ئەو ئینسانە تاوانبارە بەشداری. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە، ئەفەرمێ إذا عملت الخطيئة في الأرض كان من شهدها فكرهها وأنكرها كمن غاب عنها ومن غاب عنها فرضيها كان كمن شهدها.
ئەگەر لەسەر زەویە تاوانێکرا سەر زەوی شاری خۆت و وڵاتی خۆتە یا هەر شوێنێکی ترە تاوان بێ گرنگەوەی تاوان بێ خوا حەڵاڵی نەکردو کافرێکی بێدین لە خۆڕایی بکوژرێ نابێ بکوژرێ ئیسلام شتی وای تێدا نییە با کابرا کافر بێ لە سەردەمی ئیسلامە لە سەردەمی خەلافەکانە هەزارەها و سەدها هەزار ملیۆنەها کافر هەبوو کەسی نەکوژرا ئیلامەکە کەسێ شەڕی لەگەڵیان نابکردایە لە ئیسلام ئەو شتانە نابێت ڕێگەی پێ نەدراوە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم هەر کاتێ لەسەر زەویە تاوانێک کرا هەر تاوانێک لە تاوانەکان ئەوەی کە حرام و تاوان ئەو کەسەی لەو شوێنە حازر بێ کە تاوانەکەی تیاکرێ بۆ لە شوێنەکە پیاوێکە کوژن ئافرەتێک کوژن تۆ لە شوێنە حازری بەس تۆ دەستت تیا نییە بەس ئەیبینیت تاوانێ ئەکرێ بەرچاوتەوە هەر تاوانێک بێ ئەگەر تۆ لەو شوێنە بیت بەو مەرجی دەستی تۆی تیا نەبێ فەرمانی تۆی تێدا نەبێ وەکو ئەو وایە کە تۆ لەو شوێنە هەر نەبوو بێتی یعنی وا حساب کە تۆ لەو شوێنەدا هەر نیت ڕاستەکە شایەتی وەزعەکەت بینیوە بەڵام لە تاوانە تۆ لەو شوێنەدا نەبوویت بەڵام وەمن خاب عنها فەڕەدیەها ئەمە خەتەرەکەی ئەمەی ماڵی پشتمانی بە قوڕ گرتووە ئەمەیە کۆمێنتەکانی ئێوە هەر کەسێ تۆزێ بەدڵتان نەبێت دەست خۆش بێ کوشتیان ئەمە عەرەبە ئەمە کوردە ئەمە نازانم چییە نابێ برای بەڕێزم وریابە دەمارگیریت بۆ عەشرەت و زمانی خۆت نەبێ کەسێک ناحەق کوژرا بە ناحەق کوژراوەتەوە هەر کەسێک بێت چونکە ئەمە ڕۆژانە دووبارە بێتەوە هەر ڕۆژی کەسێکە کوژرێ چەندەها کەسە کوژرێ خۆشەویستی خوا فەرمی صلی الله علیه وسلم هەر کەسێک لەو شوێنەی کە تاوانەکە ئەنجام ئەدرێ ئیتر زوڵمە لێدانە قەتڵە هەر شتێکە ئەو کەسەی لەو شوێنە حازر نەبێ بەس تەنها بیبیستێ یا لە ڤیدیۆیەکە ئەمڕۆ بیبینێ بەڵام پێی ڕازی بێت دەست خۆش دەستی خۆش بێ وەکو وایە کە ئەو کەسە لەو شوێنە تاوانەکە بەشداری کردوی ئەگەر لە شوێنەکە پیاوێ نەفەرێکی کوشت دوو نەفەری کوشت و زیاتری کوشت تۆ لە دوورەوت و دەست خۆش تۆش لەگەڵ ئەو قاتیلا بەشداری لە تاوانەکەتە زڵمی لێکرا تۆ بەشداری زینا ئەکا تۆ لێ دەستی خۆش بێ ئیشێ باشی کرد هەر تاوانێک لە تاوانەکان هەر حرامەکان تۆ لە دوورەوە حەزەکەی لە وڵاتێکی ئەوروپا تاوانەکە بکرێت تۆ لێرە بڕێ ڕازیم و دەستیان خۆش بێ لەو تاوانە بەشداری بەپێی حەدیث پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم والله بەشداری تاوانەکەی لە کاتێکە ئەو کەسەش ناناسی و تەقەیەکیش نەکردو بەڵام لە تاوانەکە بەشداری لە ڕۆژی قیامەتە لە مەلەفی خراپەکاندا ئەو هەموو تاوان و دەستخۆشی دەبینی کە لە خەڵکیت کردووە بۆی ئاگاداری خۆتان بن دەستخۆشی لە هیچ کەسێک ناکەین خەڵکی بە ناحەق بکوشێ جاری واشەیە لە میدیاکان پێشانی ئەدەن فڵان کەس مجریم و تاوانبارە بەڵام سێکی فەقیرە بێ تاوان یەک شتێک تامن باسەکەم لەکی لە وڵاتە عەرەبیەکان سەرکردەیەکی وڵاتە عەرەبیەکان قەڵەمێکی ئاڵتوونی هەبێ قەڵەمی ئاڵتوون لەسەر مێزەکەی دایناوە بە هەدیە بۆی هاتووە قەڵەمەکەی بزرە بێ زۆر پێی تێکەچێ ناخۆشە تۆ لەسەر مێزەکەت قەڵەمێکی ئاڵتوونیشە بە دیاری بۆت هاتووە دیار نەماوە دیارەکەواتە شتێکەیە لەم شوێنەدا ئەڵێ ئەبێ ئەو کەسم بۆ بدۆزنەوە کە ئەم تاوانەی ئەنجام داوە چونکە خیانەت ناخۆشە ئەگەر شتێکی بچووکیش بێ تۆ هەر لە ماڵەوە ئەگەر شتێکی بای 250 بێ لێت بدزرێ پێی تێکەچیت ناخۆشە خۆ قیمەتی نییە نێشتەیە ئەڵێ ئەو کەسم بۆ بدۆزنەوە کە ئەم قەڵەمەی دزیوە 3 نەفەر ئیعترافەکەن بە لێدان ئەڵێن ئێمە ئەو قەڵەممان دزیوە 3 نەفەر دوایەکێک لە فەڕاشەکان دێ ژێر مێزەکە پاکەوتسێکە لە ژێر مێزەکە کەوتووە بەس بە لێدان هەستێکیان ئیعترافیان کرد ئێمە دزیش نی فەقیران بە لێدان ئیعترافیان کردووە مەرج نییە هەر کەسێک ئیعترافی کرد جاری وایە ئیعترافەکان ڕاستە مجریم و تاوانبارە بەڵام جاری وایە ئیعترافیان پێ کردووە کەواتە دەستخۆشی لە هەموو کەسێک مەکە ئاگاداری خۆت یا ڕەبی خوای لە گوناحەکانمان خۆشبی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆشبی خوایەگیان وڵاتمان لە کوشتن و بڕین بە دوورکە یا ڕەب العالەمین ئامین 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 الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه أي أو كساني كلبيناو زويوزار لبيناو لورقاو بوش وبلاش لبيناو دينار مناقشة مشتمر دمقالي
بگاتە حەدێکیاوە لەسەر فولایت خەڵکی بکوژرێ، لەسەر دەشکاندنەوەی خەڵکی بکوژرێ، لەسەر شتێکی بەسیط خەڵکی بکوژرێ، لەسەر گوێندانێک خەڵکی بکوژرێ. مجریمی وا هەبووە، پیاوکوژی وا هەبووە ئێستا لە ناو گۆڕدایە، پێی وتراوە فڵان کەس بۆچی فڵان کەسە کوژی، بۆ خەڵکە کوژی لە خۆڕایی. وتیوی من لە خۆڕایی خەڵ ناکوژم، بۆ نمونەیەکت بۆ دەهێنمەوە. ڕۆژێک پیاوێ سەیری کردم، وتم کاکە بۆ سەیر مەکەی؟ وتی قیچێکە ڕێک کوشتم، چکڵێن بۆ سەیر مەکەی، سەیری کە لەسەر سەیرکردنیە. کابرا ئاوە سەیر کرد، زانیدەمە پیاو کوژە سەیری کردووە فەقیرە، وتی بۆ سەیر مەکەی؟ وتی جا قیچێکە با سەیرت کەم، ڕێک کابرای کوشتم، یاشتا خۆی بە حەق زادی. من لە خۆڕایی خەڵ ناکوژم، لەسەر پوش و پەڵاش کوشتومە، لەسەر دێهات کوشتومە. ئاوا لای خوا جواب دەیتەوە، دەبزانە چی ئەفەرمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە زۆر ترسناک. لە ڕۆژی قیامەتە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسەی کە کوژراوە دەستی قاتیلەکە و بکوژەکە ئەگرێ و ئەیهێنێ بۆ خزمەتی خوا، زەلیل داما و ئەوەی کە بۆی کوشت حاضر نییە. ئیتر دنیایە کە سوکارە، حیزبە، مەسوولە، هەر کەسێکە، پارەیە، تەماحە، هەر شتێکە. ئەم داماوە زەلیلەکە پیاوکوش بووە، ئەگەر لە دنیاشە ئاشکرا نەبێ لە قیامەت ئاشکرا بێ، فڵان کەس تۆی کوشتووە. قاتیلەکە دەهێنێ، پیاوکوشەکە دەهێنێ، دەڵێ یا ڕەبی سەل هذا فیمە قەتەلەنی، ئەی پەروەردگار ئەمەمە لە دنیادا منی کوشت، پرسیاری لێ بکە بزانە بۆچی منی کوشتۆ، لە پێناو چییە؟ خوای گەورە دەفەرمی بۆچی کوشتت؟ خوا عالمە، ئەڵێ خوایە گیان کوشتم لەبەر ئەوەی عیزەت و دەسەڵات بۆ فڵان مەسوول بێ، بۆ فڵان حیزب بێ، بۆ فڵان کەس بێ، بۆی دەسەڵات بۆ خۆم بێ، ئیتر یا بۆ هەر کەسێکی تر بێ، لە پێناو هەر کەسێکا کردوتم، بۆی هەتا ماوی تۆبە بکە، بگەڕێرەوە بۆ لای خوا، ئەوەی حەقی خوای لە کۆڵت بێتەوە، حەق و ناسیش ئەوە شتێکی ترە. بۆیە ئاگادار بە لە ڕۆژی قیامەتە ئەو کەسەی کە کوشتوتە دەست دەگرێ و دەیهێنێ بۆ خزمەتی خوا، دەڵێ خوای گەم بۆچی، بزانە بۆچی منی کوشتۆ، لە پێناو چییە؟ جارێک کابرا نازانێ بۆچی کوژرا، چونکە کوژراوە نازانێ، خەڵکی زۆر بێتاوانە کوژرێ. خوای گەورە دەفەرمێ مادەم بۆ ئەوە کوشتوتە عیزەت و هێز و دەسەڵات بۆ فڵان کەس بێ، لە پێناو فڵان کەسا کوشتت تەعیزتە، ئەی خەسارەتمەند بی، ئەی دۆڕاو بی، ئەی تیا بچیت، ويذهب به إلى النار، ئەم جا دەیبەن بۆ ناو ئاگر، بۆ ناو جەهەنەم. بەڵام ئەگەر کەسێ بەڕاستی تۆبە بکە، ئەوەی بینی خۆی و خوای گەورە بێ لێی خۆشە بێ، بینی مەخلوقاتش ئەوە خوا دەزانێ. بۆیە ئاگاداری خۆمان بین، لەبەر هیچ کەسێک، لەبەر هیچ لایەنێک، لەبەر هیچ شتێک ئامادە نەبین خوێنی مسلمانێک بڕژێنین، چونکە لە ڕۆژی قیامەتە بەخوا بە زەلیلیوە ئاو بە داماییوە دەستمان دەگرێ و دەمانهێنێ بۆ خزمەتی خوا. تۆ دەڵی خوایە لە پێناو پوش و پەڵاشا کوشتم، خوایە گیان لەسەر دەمەقاڵەیە کوشتم، لەسەر شەڕێکی کۆن کوشتم، خوایە گیان لەسەر ئەوەی زەویەکەی دەشتمی داگیر لادێکەمی داگیر کرد کوشتم، هەواڵی خوای کە مەی کوژە، بیدە دەست خوا، ئەوە زەلیلی نییە. وەڵای کاکە گەر نەم کوشتایە دەمانچەکەی لێ مەسن، جا دەمانچەکە لێ بسێنی لەو باشتر نییە لای خوا زەلیل بی، لای خەڵک زەلیل بی لەو باشتر نییە لای خوا زەلیل بی، کە تۆ ناتوانانی تەقەی دەمانچە بۆڵەگری، دەمانچە زۆر جات تفەنگ دوژمنە. بۆ ئیمام حاجیان تکات لێ یەکەم بەڵاو دوژمنداری بۆ مناڵەکە دروست مەکە، تکات لێ یەکەم. تۆ لە لێواری قەبرای کوردواتنی تەمەنێکی کەمت ماوە دەست ئاواکە چی داوە لە خەڵک کوشتن، بۆ فەرمانەکەی خەڵکی بکوژرێ. هەی ئەم پێڵن ئاخر شەڕ ئەمانە دانانیشن، نەخۆیان دانیشن، نێڕم ناڵەکانشان دابنیشی، دەی عەرزەکەمان دەکەی خۆتان بەسندەی، بۆچی خۆی بەسێ؟ وەڵای تکە ڕۆشتی یابێ بکوژی یابێ بکوژری، ترە خۆ لەو دەرناچی. ئاگادار بە لە ڕۆژی قیامەتە بەخوا ئەو کەسەی کە دەیکوژی دەستەگرێەوە هێنە بۆ خزمەتی خوا، بۆ لای عەرشی خوا، پرسیارەکە خوای گەورە بۆچی منی کوشتووە؟ خوای گەورەش فەرمێ دەی تیا بچیت، هەی زەرەرمەند، بۆ ناو جەهەنەم بیبەن، چونکە ئەمە لە دنیادا خەڵکی بەناحەق کوشت، لە پێناو شتێکی دنیایی هیچە. وەڵاهی ئەو کەسەی خەڵکی دەکوژێ خوا زۆر لی تۆڕەیە. سەیریکە لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر هەموو ئەهلی ئاسمان
واتە هەرچی مەلائیکەیە لەسەر ئاسمانەکان کە مەلائیکە تاوان ناکەن، هەرچی مەلائیکە هەیە کە چەند قاتی مرۆڤەکان زۆرن، چەند قاتی ئێمن، هەرچی مەلائیکەی ئاسمان هەیە هەمویان کۆ ببنەوە، هەرچی خەڵکی سەر زەویش هەیە بە مرۆڤ و بە جنۆکەیشەوە، هەر سێ تاقمەکە مەلائیکە، مرۆڤ، جنۆکە، هەر هەمویان ئیجتەمەعوا على قتل مسلمین، هەر هەمویان کۆ ببنەوە بەشدار بن لە کوشتنی یەک مسلمانێک، هەرچی مەلائیکە و جنۆکە و مرۆڤەیە هەر هەمووی. ئەی قوڕ بەسەرەوە کەسی بە تەنها خەڵکی دەکوشێت، ئەبێ تاوانەکەی چەندێک گەورە بێ. خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم ئەگەر هەر هەمویان کۆ بنەوە مسلمانێک بە ناحەق بکوژن، ئەوە حەق نییە لەسەر پوش و بەڵاشێ دەمە قاڵی بیکوژی، ئەوە حەق نییە لەسەر پاچەیە زەوی بیکوژی، ئەوە حەق نییە، ئەوە زڵمە، ئەوە قەتڵە. هەر هەمویان کۆ ببنەوە شەریک ببنەوە لە کوشتنی یەک مسلمانێکە، ئەفەرمێت لەکەبەهم الله جەمیعا على وجوههم في النار. ئەوە خوای گەورە هەر هەمویان مەلایکە و مرۆڤ و جنۆکە یەک نەفەریان کوشتووە، خوا لەسەر دەموچاو هەمویان ڕائەکێشێ بەناو جەهەنەم، هەر هەمویان. ئەگە تۆ بەتەنها ئەم تاوانە بکەی، تاوانەکە چەندێک گەورە بێت. بۆیە بە خۆمانە بچینەوە تۆبە بکەین، بگەڕێنەوە بەلای خوا، غەڵەتێک کراوە با بینی خۆمان و خوا تۆبە بکەین، بۆی بەم شێوەیە نەمرین، بەڵکو خوا لێمان خۆش بێ لە قیامەت. بەڵام کە ئەڵم تۆبە بکەن بەسم ئەوە نییە کە هانتاندن بۆ خەڵکوشتن، ئەوەی کە کردوویەتی، ئەوەی کە تووشی تاوانەکە بۆ تۆبە بکات، ئەوەشی نەی کردووە بترسێ لە ئەمڕۆ. بە تایبەتی ڕیش سپیەکان دەڵێم، یەک کوڕێک، کوڕەکان، گەنجەکان، یەک نەفەرتان بە قسەی باوکو دایکتان نەکەن کاڵی خەڵکی بکوژە، بە قسەیان هەر نەکەن، بە قسەیان نەکەن، چونکە خوا غەزەبتان لێگرێ، بە قسەی خوا بکەن کە دەفەرمێ خەڵکی مەکوژن. با پێ دڵێ بێغیرەت، با بڵێ تۆ لە من نیت، لەو باشترە خوای گەورە بفەرمێ هەی خەسارەتمەت بڕۆ بۆ جەهەنەم. والله یەکی لە هۆکارەکان ئەوەی لێبوردنمان نییە، ئێمە نە لە دینەوە فێری لێبوردن بووینە، نە لە باو باپیرانیشمانەوە فێر نەبووینە، ڕۆڵە گیاندانیشە، شەڕمان بۆ دروست مەکە، کێشەمان بۆ دروست مەکە. ئەم باوکانە نمونەن، بەڵام ئەوەی کە بە دوای شەڕ و ئاژاوە ئەگەڕێ ئەوانە زۆرن، زۆریشیان دەناسن. خوا نمونیان زۆر ناکە، خراپەکان باشەکانیش خوا نمونیان زۆر کە. کەواتە دوای ئەمەش ئامادەی لە پێناو میرات کۆکردنەوەدا، ئەو ماڵی من و تۆ گشتی میراتە، بۆ بکوزاوایە، بۆ کچ و کوڕە، ئامادەی دوای ئەوش کە خوای گەورە قبولی ناکە لە هەموو جنۆکە و مەلایکە و مرۆڤەکان یەک نەفەرێ بکوژن، هەموویان خاتە ناو جەهەنەمەوە. چۆن لە من و تۆی قبوڵەکە؟ شوانێک کوژرا لە سەردەمی ئیمامی عومەرە، چەند کەسێک بەشدار بوون، هەمویانی کوشت، چونکە هەمویان قاتل بوون. فەرموویان ئەی ئیمامی عومەر بۆ؟ فەرمی وەڵڵاهی ئەگەر هەموو خەڵکی زەوی لەم تاوانە بەشدار بێ هەمویان دەکوژم، لەسەر ئەو نەفەرە شوانەکە کوشتیانە هەمویان دەکوژم، ئەوەی کە بەشدار بێ و دەستی تایە بێ. کەواتە ئاگادار بە. لە کۆتاییدا دەڵێم لە پێناو دنیادا خەڵکی دەکوژی، لە پێناو ئەم دنیایە کە هیچ قیمەتێکی نیە لای خوای گەورە. پێغەمبەری خوا فەرمیە صلی الله علیه وسلم بەقەد باڵە مێشولەیە قیمەتی نیە لای خوا. ئایا ئەو دنیایە کە بەقەد باڵە مێشولەیەک قیمەتی نییە لای خوای گەورە دەچی ڕۆحی مسلمانێک دەکوژی؟ مسلمانێک خەڵتانی خوێن دەکەی لە پێناو ئەم دنیایەدا کە هیچ نییە، چ قیمەتێکیەدا؟ گوێ بگرین، پێغەمبەری خوا فەرمیە صلی الله علیه وسلم لزوال الدنيا جميعا أهون على الله من قتل مؤمن بغير حق. صحيح ترغيب. أفرمي أجر همو دنيا كاول بيت، هرچی دنیا هەیە بە ئاسمانی شەو، ئاسمانی یەکەم، وەلەقەد زەیەنە سەماء الدنیا، ئەم سەرزەویە هەمووی کاول بێ، تەخت بێ، وێران بێ، خانووی بە پاوە نەمێنێ، مزگەوتی بە پێوە نەمێنێ، هیچ شتێک نەمێنێ، هەمووی کاول بێ، ئەم سەرزەویە هێشتا ئەوە لای خوا بچووکتر و ئەهوەنترە لەوەی مسلمانێک بە ناحەق بکوژێت. واتە هەرچی شار و لادێ و شار گەورە و بچووک لادێ هەر هەمووی کاول بکەی، تەختێکی خەڵکەکەی ناڵم بیک، هەمووی تەختکە وێرانکەی، هەمووی لە ناوبەری، هێشتا بەقەت ئەو تاوانی گەورە نییە کە مسلمانێک بە ناحەق بکوژی. دوای ئەمەش هەر بەشداری بی، هەر ئامادەی مام حاجی بە مناڵەکانە بڵێ خەڵکی بکوژن، کاکە تۆش ئامادەی لە پێناو دەمەقاڵەیەکە یەکسەر تفەنگ ڕاکێشی و خەڵکی بکوژی. دوای ئەمەش کە هەموو دنیا کاول بێت
لای خوای گەورە ئاسانترە لەوەی مسلمانێک بە ناحەق بکوژرێ. بۆیە دەڵێم باوکەکان، برا گەورەکان، مناڵەکانتان، براکانتان فێری لێبوردنکەن. هەندێک جار پێویستە لە هەندێک شتێ خۆت غافڵکەی، خۆت بێئاگاکەی. یعنی جاری وایە کابرایەک ئەزانیت شەڕی پێەیە، جوێنێکت پێدا وا بزانە گوێت لێ نەبووە، بەخوا مە عاقلیە. بەخوا هەندێک جار خۆت لە کێشە لا نەدەی توش کێشەی گەورە بیت. خەڵکی ئەڵێ حەزەکەم کەسێک زلەیە شەقێکم تێڵدانێ پارەی لێ بستێنم. خوا لەو کەسانە بمان پارێزێ. دەست بۆشێنی سوێن بەخوا هەرچەندێ خۆت بە بەقوت بزانی عەزەڵاتت ئەوەنە هەڵسێ بەخوا یەک بۆ کزێ لە کەسێ بدەی بەخوا ئامادە بی دەستی ماشکی بەس لێت خۆش بێت. جا ئەمە کەی پیاوەتیە؟ ئەمە کەی غیرەتە؟ ئەمە کەی شەهامەتە؟ ئەمە کەی جوامێریە؟ من خۆم زەلیل دەکەم تو خوا فڵان کەس بچن مام فڵان کەس مامۆستا فڵان کەس با فڵان کەس لێم خۆش بێ. جا بۆ ئەمەکەی نەشەق بۆشێنە نە بۆ کەس بۆشێنە نەت زەلیلیش بنوێنە بەرامبەر بە خەڵکی، چونکە بەیانەیە بدەستکە دەپشتوێن و قایش پانتۆڵی خەڵکە بۆی لێت خۆش بێ، چونکە بەیانی زلێکت وەشانەوە. بەڵام ئەگەر نەیوەشێنی سەلامەتتری. بۆیە لە کۆتاییدا دەڵێم با فێری لێبوردن بین. ئینسان لێبوردنی هەبێ زۆر باشە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێک کابرا هاتۆ بۆ کوشتنی شمشێرەکەی ئاوا لێ کردووە، فەرموویەتی ئێستا کێ تۆ ڕزگارەکە لە دەست من؟ خۆشەویستی خوا فەرمی ئەڵڵا، شمشێرەکە لە دەستی کەوتە خوارەوە. حەدیث صحیحە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عەفوی کرد نەیکوشت. چەندها کەس هاتۆ بۆ کوشتنی عەفویانی کردو. ئەمە بێغیرەتیە؟ نە وەڵڵا ئەمە عاقلیە، ئەمە خۆپاراستنە لە بەڵا لە کێشە. کابرا ڕێک مسلمان بوونە زۆر بێ. بۆیە لە کۆتاییدا دەڵێم بە خۆمان نابچینەوە. لێبوردن و بێئاگایی بێغیرەتی نییە، زۆر عاقلیە. بە تایبەتی ئەمڕۆ کە تفەنگ و دەمانچۆ ئەم شتانە زۆر بۆ بێ خۆت لە هەر شتەی بیپارێزی. تفەنگ لە ماڵەوە زۆر جار دوژمنێکی گەورەیە، پێت بێت دوژمنێکی گەورەیە، ئەو دڵنیا بلەوە. زۆر جار دۆستە بەڵام بەعام دوژمنە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا لتاواني قتل تاواني قيزونا لا يتوي خوايا بمان باريسي، خوايا جان بمان باريسي، خوايا جان ولات مان لكشتن كم كيتو يا رب العالمين. خوايا جان آخر مان بخير بقيري نيوجو رجوع عبادت مالي قبول كي. خوايا جان ولات مان لشر وأرجاو بدور كي يا رب العالمين. خوايا جان أواني باشن بو ولات وإسلام يا ربي خوايا سركوتو يانكي. أوانشي خراب وظالم بو إسلام وبو مسلمانان يا ربي خوايا بقوري خوا لناويان بري. خوايا مسلمانان غزش سر بخي يا ربي خوايا لوتي جولك ولات الزليه زكان بشكيني يا رب العالمين. خوايا زليليان بكين، خوايا داما يمكن للدنيا بيش قيامة يا رب العالمين. خوايا معجزي تو ببين لدجمناني أم أين بيروزتك تشيان بس يا ربي خوايا زليل وداما يانكي. خوايا جنوكي ترسنوك يا ربي خوايا أو جولكانك ترسنوكن كزور ترسنوكن. خوايا نرجي قيامتها غضب يعني بقري. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.